الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستانم خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و لە حەڵقەیەکی نوێی بەرنامەی نووسین و یادەوەری بە خزمەتەوەی خۆشەویست گەشتینەوە لە حەڵقەی ژمارە 70. خۆشەویستانەوە خۆتان باشە زانن کە ئێمە چەند حەڵقەیەکە باز لە ئابووریەکەین و باز لە ژیان و گوزارانی خەڵکەکەین. ئەم حەڵقەیەشمان تەرخانە کردووە بۆ ئەوەی کە قسە لەسەر ئەو بنەمایانە بکەین کە ئابووری ئیسلامی لەسەر دامەزرێ و هەروەها بابزانین ئابووری ئەوەی کە پێگوترێت ئابووری ئیسلامی یاخود وا بڵێن ئەو بەرخوردەی کە ئابووری ئیسلامی کا لەگەڵ ژیان و گوزارانی خەڵک بە چ شێوەیەکە و هەروەها چ جۆرە ئابووریەک سەربارەکەوە بە چ جۆرە ئابووریەک ژیانی خەڵک ئەبا بەڕێوە. مامۆستا گیان زۆر بەخێربێ سوپاس دەکەین. سوپاس کاک پێوەن ئێوەش بەخێر بێن یاخوا. مامۆستا حەزەکەم لە سەرەتا ئەم پرسیارە لاوە چێ بکەم ئەویش ئەوەیە کە ئێمە ئێستا ئەو باز لە بابەتێکەکەین کە پێگوترێت بابەتی ئابووری ئیسلامی یاخود با بڵێنەوەی کە جەنابەت هێڵە گشتەکانی هەڵوێستی ئیسلامی لەبارەی ئابووریەوە ئاوا هێناوتە لە کتێبەکەیە. قسەکەمان لەسەرەوەی مامۆستا ئەمەی ئێمە ئەیڵێن ئێستا ئەمە تیۆرە بە شێوەیەکی نەزەری باسێکن چونکە باوەڕ ناکەم هیچ وڵاتێک بدۆزینەوە کە ئێستا بەم شێوەیە ئابووریە ئیسلامیە وڵاتەکەی بەڕێوە وهروەها ژیان و گوزارانی خەڵک بابڕێەوە. قسەکەمان لەسەرەوەیە ئێمە ئەمە تیۆرە باسێکین یاخود خەڵکە گوێی لە ئەما بێ نەزەری بۆ چ وڵاتێک بچێت کە ئەم ئابووریە ئیسلامیە بە جۆرە لە جۆرەکان تیا بەرکەماڵ بێەوە ژیانی خەڵکی پێبڕێەوە بەرێ. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. كاك بيون بيقومان ئابووری ئیسلامی چه سیاسەتی ئیسلامی چه فکری ئیسلامی چه ڕەوشت و ئاکاری ئیسلامی و هەر لایەنێکی دیکەی ئیسلام سەقفێکی بەرزی دیاری کردووە خوای پەروەردگار کە مرۆڤەکان هەوڵدەن خۆی پێ بگەێنن بەڵام بەرزینە هەر کەسێ نەگەیشتە ئەو پلە بەرزە ئەو سەقفە معناوە سفرە. مەبەستمەوەیە ئەوەی کە گوێی لەم قسانەی ئێمە دەبێت و ئەو 11 بنەمایە کە من باسم کردوون کە ئەمە وەکو چوارچێوەیەکی ئابووری ئیسلامی ئەو 11 بنەمایەم هێناون و وەکو هێڵە گشتیەکانی ئەگەر نابێگومان کە دەچێن نێو وردەکاریەکان بە ئاڵقەیەک و دوو ئاڵقە و بەدە ئاڵقەش ئێمە لێ نابینەوە. جا ئەوەی کە خەڵک لێ وەردەگرێ ئەوەیە کە کەم و زۆر ئەو بنەمایانە هەن لە نێو موسڵماناندا ئەگەر لە قەوارە سیاسیەکانیشاندا نەبن لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە نێو موسڵماناندا هەن کەواتە ئەگەر هەموو ئەوەی کە ئێمە دەیڵێین خەڵک نەشتوانێت هەمووی جێبەجێکە بەڵام بەشێکی زۆری ئەو بنەمایانە وەکو بوونە کللتورێک بوونە فەرهەنگێک کللتورێک لە نێو موسڵماناندا وە کەم و زۆر کاریان پێ دەکرێ و قوڵدا چوون بە مێژووی ئیسلامدا و بە فیتڕەتی بەشەردا و ئەوەش کە ئیسلام دێڵە چی لە ڕووی ئابووری چی لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی لە هەر ڕوویەکەوە عەقڵی سەلیم پشتگیری دەکا و ناخی مرۆڤ داخوازی دەکا و لەگەڵ واقعی ژیانی لەگەڵ بەرژەوەندی گشتیشدا دەگونجێت. بەڵام بێگومان ئێمە ئێستا وێنەیەکی تەواوعیاری کە بڵین ئەوە وێنەیەکە ئەوەی کە ئابووری ئیسلامی دەیڵێ یا سیاسەتی ئیسلامی دێڵێ پیادەی کردو جێبەجێی کردووە 100% ئەو نمونەیەمان نییە ئێستا حالیان لە دنیای واقعدا بەڵام کە ئەوەمان نییە معنای واش نییە کە موسڵمانان هیچ خێریان پێوە نەماوە و لە هیچ شوێنێکی دنیا ئەو بنەمایانە لەنی مسلماناندا پیادە ناکرێن کەم و زۆر هەن. ئەنجا مسلمانان دەبێت هەوڵدەن ئەو بنەمایانە ئەو هێڵە گشتیانە لە ڕووی ئابووریەوە لە ژیانی خواندا هەمویان پیادە بکەن. بەڵێ مامۆستا لە کتێبەکەشە بە کورتی هێناوتەوە بوو بورێکەوەڵە مەگەر بتوانین بە کورتی لێرەش ئاماژەیان پێ بکەن شتێکی زۆر باشە بێ. با بچینە سەر خاڵیەکە مامۆستا جەنابەت خاڵیەکەمت بەم شێوەیە هێناوە خوا بەس خۆی خاوەنی ڕاستەقینەی هەموو شتێکە. سابارەت بە گرنگی ئەم خاڵەژە نووسی دیارە زانین و بیرروڕاپێبوونی ئەم ڕستەیەش کاریگەری گەورەی هەیە لە ئاڕاستەکردنی سیستەمی ئابووریدا
با بزانین ئەو کاریگەریە گەورە و گرنگە چییە مامۆستا؟ جارێ بەر لەوەی سەرنجێکی کاریگەریەکە بدەین بە سەرنجێکی ئەوە بدەین کە ئێمە بەڵگەمان چێ لەسەرەوەی کە ئەمە باش کە لە ڕوانگەی ئیسلام و خوا خاوەنی هەموو شتێکە. ئێمە دەیان ئاەتمان هەیە کە خوا سوبحانەوە وتعالە موڵک و حکمڕانی و خاوەندارێتی شتەکان هەم بۆ خۆی دەجێڕێتەوە. بۆ وێنە دەفەرمێ لله ملك السماوات والأرض، هەرچەند لێدە ملک بە معنای حکمڕانیە. هەروەها دەفەرمێ قل اللهم مالك الملك تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء. هەروەها دەفەرمێت قل من رب السماوات والأرض قل الله. ڕەب لێرەدا معنای خاوەنە، سەرپەرشتیار و مشورخۆر. کەواتە ئەوە کە خوا خاوەنی هەموو شتێکە و هیچ شتێک نییە کە هی خوا نەبێت بە خاوەندارەتی سەربەخۆ. ئەگەنا مرۆڤەکانیش خوای پروردگار دەفەرمێ فإن تبتم فلكم رؤوس أموالكم، ئەگەر گەڕانەوە دەسمایەکانتان بۆ خۆتان. یان دەفەرمێ ئەنفقوا مما رزقناكم، لەوە کە پێمان داون ببەخشن. کەواتە مرۆڤەکانیش دەبنە خاوەن. بەڵام خاوەندارەتی مرۆڤەکان کاتیە و خوازراویشە، واتە بەردەوام نییە و ڕاستەقینەش نییە. خوا خاوەنی هەموو شتێکە، بۆ لەبەرەوە کە خوا بەدیهێنەر و پەروەردگار و مشورخۆری هەموو شتێکە، هەر ئەویش خاوەنی هەموو شتێکە. ئەوە چی کاریگەرێکی هەیە؟ کاک پێوە هەر کەسێک ئەم حەقیقەتە بەڕاستی لە عەقڵ و دڵیدا بچەسپێ، خۆی بە خاوەنی ڕاستەقینە هیچ شتێک نازانێت. ئێستا تۆ تەماشا بکە ئەو دەسەڵاتدار و دەوڵەمەندانەی کە بە پارەی حرام، بە سەروەتی حرام، بە بازرگانی حرام، بە دەست بە سەرداگرتنی مڵک و ماڵی گشتی خۆیان کردوتە ملیاردلێر و لەسەر حیسابی خەڵکی دیکە ژیانێکی خۆشگوزەرانانەی زێدە ڕووی کارانە دەبەنە سەر. ئەوانە چۆن نیە و ناخیانەوە پێیان وایە کە خۆیان خاوەنی شتەکەن، یعنی پێیان وانەیە کە ئەوە خوا پێی داون. ئەها قاڕون چی دەڵێ لە سوورەتی قەسەسدا خوای پروردگار بەسەراتی قاڕون مامۆبازەکە کە دوای ئەوەی قەومەکەی ئامۆژگاری دەکەن دەڵێن وابتغي فيما آتاك الله الدار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا وأحسن كما أحسن الله إليك ولا تبغي الفساد في الأرض إن الله لا يحب المفسدين. دوای ئەوە ئامۆژگاری دەکەن دەڵێ قال إنما أوتيته على علم عندي، دەڵێ من بەهۆی زانیاری خۆمەوە پەیدام کردووە، ئەو بەخۆی بە زانیاری خۆم بە شان و شەوکەتی خۆم پەیدام کردووە، کەواتە خۆم خاوەنی ڕاستەقینە شتەکانم. قاڕون لەبەرەوەی کە خۆ بۆ خۆی بە خاوەنی ڕاستەقینە شتەکان دەزانی، پێوە کە خۆی پەیدای کردوون، بۆیە بە حەقی خۆشی دەزانی چۆنی دەوێت ئاوا مامەڵە لە شتەکاندا بکە، ئاوا تەسەڕوفیان تێدا بکە. لە ئەنجامی ئەو قەناعەتە هەڵەیەدا کە پێچەوانی واقعیشە ئەوە، ئایا تۆ خاوەنی ڕاستەقینی شتەکانی بڵێ ئەو شتانە پێش تۆ لە دەستی کەسێکدا نەبوون بە، لە دوای تۆ ناچۆ دەستی کەسێکە بە، کەواتە تۆ خاوەنی ڕاستەقینە نی، خاوەنێکی کاتی و بۆ ماوەیەکی دیاریکراو. ئەگە گریمان کەسێک هەر بڕاشی بەخوا سن نەبێ سوبحانەوە وتعالە بڕای بە ڕۆژی دوایی نەبێ، بەڵام هەر تەماشای واقع بکە دەزانێت کە خۆی خاوەنی ڕاستەقین ئەو شتانەی کە ئێستا لە دەستیدا، چونکە لە پێش ئەودا لە دەستی کەسانێک کەدا بوون، لە دوای ئەویش دەستە دەستی کەسانێکی دیکە. وەکو جارێک یەکێک لە زانایان ئامۆژگاری حکمڕانێک دەکات، دەڵێ ئەو کورسەی لەسەری دانیشتووی ئەگەر بۆ هی پێش تۆ ما بایەوە نەدەگەیشتە ژێر تۆ و بەتاکی لە ژێر تۆشدا نامێنێتەوە، دەچێتە ژێر کەسێکی دیکە. جا ئەو قەناعەتە ئەو کاریگەریەی هەیە کە مرۆڤ ئەو شتانەی کە دێنە دەستی بزانێک ئەوە هی خوای پەروەردگارن، ئەمانەتێکن و لە سنووری مۆڵەتی خوادا دەبێ مامەڵە لەگەڵ ئەو شتانەدا بکات، نەک لە سنووری پێخۆشبوونی خۆیدا. ئەلێرەدایەکە ئابووری ئیسلامی لە ئابووری سەرمایەداری کاپیتالیزم و لەسەر فکرەی لیبرالیزم بنیات نەراوە لێک جا دەبنەوە. لە ئیسلامدا دەگوترێت ئەو مڵک و ماڵە، ئەو زەویە، ئەو پارەیە، ئەو ئیمکانیەتە کە لە دەستی تۆدایە، ئەوە خوا داوێتی بە تۆ بە شێوەیەکی کاتی تۆی پێتاقی دەکاتەوە. وەکو لە سوورەتی حەدیددا خوا دەفەرمێ ئەنفقوا مما جعلکم مستخلفین فیه، لەوەدا کە خوا ئێوەی تێدا کردوتە جێنشین ببەخشن، خوا تۆی کردوتە جێنشین لەو ماڵەدا، کەواتە تۆ خاوەنی ڕاستەقینەی نی، خاوەنی ڕاستەقینەی خوایە سوبحانەهو وتعالە. بەڵام ئێستا لە دەستی تۆدایە
تۆ خاوەنێکی کاتی کەواتە بە ئیزن و مۆڵەتی خاوەنە ڕاستەقینەکەی دەبێ مامەڵە بکەی لەو تەسەڕوف بکەی لەوە کە لە دەستدا مامۆستا خاڵی دووەم هاتووە خوا ناز و نیعمەتەکانی سەر زەوی و نێو بوونەوەری بۆ هەموو مرۆڤەکان وەک یەک دروست کردوون و هیچ کەس و لایەک لەو ڕۆە ئیمتیاز و پلەی بەسەر کەسدا نییە. پرسیارەکە ئەوەیە مامۆستا ئەم یەکسانیە چۆنە و چ جیاوازیەکی لەگەڵ ئەو یەکسانیە هەیە کە هەندێک لە فەلسفە و لە بیردۆزەکان باسێکن مەسەلەن بۆ منە فلسفەیەک یاخو بیردۆزەیەکی وەکو ئیشتراکی باز لە ئەواکە کە مەسەلەن دەبێ یەکسانی هەبێ لێرەش ئەم خاڵە هاتووە کە ئەو ناز و نیعمەتانەی بە یەکسانی هەمووانن بەبەسمانەوەیە جارە بزانین ئەم یەکسانیە چۆنە اینجا دوای ئەوەش بزانین چ جیاوازێکی لەگەڵ یەکسانی بیردۆزەکانی ترچیە جارە سروشتی ئەو یەکسانی ئەوەیە کە خوا سبحانه وتعالى ئەوەش دیسان جاریش کە دەبێت سرنج دەینەوە داخوا بەڵگەمان چیە لەسەرەوە چۆن هیچ سەیەکم بەبێ بەڵگە ناکردەوە خوا سبحانه وتعالى لە چەند شوێنی قورئاندا ئەو ڕاستیە بەیان دەکات کە ئەو شتانی کە لە گردووندا هێناونیەدی لە گردووندا بە فراوانی دوایی لە زەویدا بۆ هەموو مرۆڤەکانن بۆ وێنە دەفەرمێ سخر لكم ما في السماوات وما في الأرض وأسبغ عليكم نعمه ظاهرة وباطنة هەرچی لە ئاسمانەکان زەویدا بۆ هەمووتانی هێناونەدی و چاکەکانی خۆشی بە ئاشکرا و پەنهان بەسەر ئێوەدا تەواو کردوون هەروەها لە سوورەتی ئەلبەقەرەدا دەفەرمێ خلق لكم ما في الأرض جميعا ئەوەی لە زەویدا بۆ تێک ڕاتانی خوڵقاندووە جاوشەی جەمیعەن ئەگەر پەیوەست بێتەوە لەکم خەلق لەکم ما فی الأرض جەمیعەن واتە بۆ هەمووتانی خوڵقاندووە ئەگەر جەمیعەن پەیوەست بێتەوە بە ما فی الأرض واتە هەرچی لە زەویدایە بۆ ئێوەی خوڵقاندووە دوو واتای هەیە کەواتە بۆ هەمووانمانی خوڵقاندووە دیسان خوای پەروەردگار لە سوورەتی الرەحماندا دەفەرمێ والأرض وضعها للأنام خوا زەوی دانەوە بۆ خەڵک لە سوورەتی الرەحماندا 31 جار خوا سبحانه وتعالى جند و مرۆڤ دەتوێنێ پێکەوە جند و مرۆڤ یا معشر الجن والإنس ئەی کۆمەڵی ئینس مرۆڤ و جند و مرۆڤ هەردووشیان پێکەوە دەدوێنێ و باسی نیعمەتەکانی خۆی دەکا 16یان پەیوەندیان بە دنیا و دوا ڕۆژەوە هەیە 15یان 16شیان پەیوەندیان بە بەهەشتەکانی خواوە هەیە کەواتە لە ڕاستیدا ئەو نیعمەتانەی کە خوا دای ناون لە زەویدا هەر بۆ مرۆڤان نین بەڵکو بۆ جندیشن لە ئەو دوو کائینە کە خاوەنی ئیرادە و هەست و شعور و لە تاقیکردنەوەشدان ئەوە بەنسبەت ئەوە کە بەڵگەمان چێ کە دەڵێن ئەوەی کە خوا هێناوێتیدی بۆ هەمووانە ئەمە چ کاریگەریەکی هەیە لەسەر جانی مرۆڤ دوای دێمە سەر جیاوازیەکەش کاریگەریەکەی ئەوە کاکە پەیوەند ئەوەیە کە هیچ کەس کەڵکەڵەی ئەوەی ناچێتە کەللا کە ئەم زەویە هەمووی هی منە چکە دەسەڵاتم هەیە ئەم نەوتە هی منە بە کەیفی خۆم دەیفرۆشم هەرزان فرۆشی دەکەم ئەو غازە هی منە بۆ لەبەرەوە دەسەڵاتم هەیە حیزبەکەم دەسەڵاتی هەیە عەشیرەتەکەم دەسەڵاتی هەیە بنەماڵەکەم نفوذی هەیە خەڵکی چاواشەکراوم لەگەڵدایە هەرگیز کەسێ بڕای بۆ بنەما قورئانیە بێ ئەو کەڵکەڵەی ناچێتە کەللا کە خۆی بە خاوەنی مطلقی شتەکان بزانێ ئەنجا چ جیاوازەیەک هەیە لە نێوانی ئەوەدا کە ئیسلام دەڵێ خەڵکەکە هەمووی لە ناز و نیعمەتەکاندا هاوبەشن بەشدارن و ئەوەی کە بیری سۆسیالیزم دەیڵێ یا کۆمۆنیزم دەیڵێ واتە ئیشتراکێت و شیوعیەت جا چ بە شێوەی سۆسیالیزم کە کاتی خۆی لە ئیشیتی سۆڤێت هەبوو چ بە شێوەی ماویزم کە لە چین هەبوو جیاوازەکەی چێت جیاوازەکەی ئەوەی کە جارێ لە ئابووری ئیسلامی خاڵی هاوبەشی هەیە لە نێوان خۆی و ئابووری کاپیتالیزمدا و خاڵی هاوبەشیش هەیە لە نێوان خۆی و سۆسیالیزم و کۆمۆنیزمدا پێشتر باسمان کرد خاڵە هاوبەشەکەی لە نێوان ئیسلام و ئابووری ئیسلامی و ئابووری کاپیتالیزمدا ئەوەیە کە لە ئیسلامیشدا دان دەهێنرێ بە مڵکایەتی تاشیدا مرۆڤ بۆی هەیە خاوەنیشتی خۆی بێ
هەڵبەتە ئێستا هەموو دنیا وای لێ هاتووە بەڵام کاتی خۆی لە یەکێتی سۆڤێت وە لە چین کە ئابووری سۆسیالیزمی باو بوو کەس بۆی نەبوو خاوەنی هیچ شتێک بێت بەڕەسمی هەمووی دەبوو کرێکار بێ بەڵا دەوڵەت خاوەنی هەموو شتێک بێ پیان دەگوت دیکتاتۆریەتی پرۆلیتاریا کە ئەویش درۆیەکی گەورە بوو دوای ئاشکرا بوو کە ئەگەرنا لە ڕاستیدا ئەندامانی حیزب و ئەوانەی کە دەسەڵات و نفوذیان هەبوو ئەوانە ژیانیان جابوو لە چینی کرێکار و ئەوانە جا خاڵی هاوبەشی بینی ئیسلام و کاپیتالیزم ئەوەی کەدان دەهێنرێ بە مڵکایەتی تاکدا بەڵام وەکو دوای باسی دەکەین لە بنەماکاندا هەیە ئیسلام مڵکایەتی تاکی نینۆک کردووە قەیدوبەندی بۆ داناوە بۆی وەکو لە لیبرالیزمی لێ نەیە هەروەها لەو لاشەوە خاڵی هاوبەشی لە نێوان ئیسلام و سۆسیالیزمدا ئەویشەوە کە لە سۆسیالیزم لە ڕاستی لە کاردانەوەی کاپیتالیزمدا پەیدا بوو کە کۆمەڵگا نابێت لە ژێر پێی تاکدا بپڕیشێنرێتەوە تاک بە شێوەیەک مامەڵە بکە چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی ئابرووی چ لە ڕووی کۆمەڵایەتی چ لە ڕووی ئەخلاقی کە زیان بهێنێ بە بەرژەوەندی گشتی ئەوە شتێکی باشە ئەوە خاڵێکی هاوبەشی نێوان ئیسلام و سۆسیالیزمە بەڵام لە لای ئەوان هەر خەیاڵ بوو لە ڕاستیدا و پاشان یەکسانیکی بە زۆری بوو بە ئیجباری بوو بۆیە تەحملی نەکرد خەڵک لێ هەڵگەڕانەوە بەڵام لە ئیسلامدا هاوبەشێکی ئیختیاریە تا ڕادەیەک مسلمان مادام مسلمان دەبێت زەکات بدا دەبێت ببەخشێ دەبێت چاکەکار بێ دەبێت هاوکاری ئەوانە بکە کە ئاتاژن هەندێکی ئیجباریە وەکو زەکات و ئەوان هەندێکیش ئیختیاریە بەڵام لەوێ هەمووی بە ئیجباری بوو پێچەوانەی فیتڕەت و ئەوە بوو پاشان ئەوان لە سنوورەکانی کە لەگەڵ سروشت و ناخ و فیتڕەتی مرۆڤدا دەگونجێ لەوانیان تێپەڕان بوو کە هیچ کەس نابێت خاوەنی هیچ شتێک بێت ئیسلام دڵە نا با خەڵک خاوەن بێ بەڵام لە سنوورێکی معقوڵدا و هەندێک شت هەن دەبێت هی گشتی بن نابێ بکرێن بڵکی تایبەت لە جیهانی سەرمایەداریدا هەموو شتێک دەکرێتە بڵکی تایبەت بەڵام لە ئیسلامدا دیاری کردووە کە هەندێک شت ئەوەی کە خەڵک بە گشتی پێویستی پێیان هەیە دەبێت بڵکی گشتی بن بەدەست دەوڵەتەوە بن و هی هەموو لایەک بن هەموو لایەک لیان بەهرەمەند من هیچ کەس بۆی نییە ئەوانە هەمووی بخاتە ژێردەستی خۆی و دوایی بە خەڵکیان بفرۆشێتەوە مامۆستا ڕەنگە ئێستا کەسێک لە بەردەمی بەرنامەکە ئێمە دانیشت بێ گوێ لە ئێمە بێ بڵێ مادام خوای پەروەردگار ئەم نعمەتانەی ناردووەتە سەر زەوی و مادام خوای پەروەردگار ڕازقە و ڕزقی ئینسانەدا باشە بۆ زۆر جار ئەوانەی کە دیندارن و ئەوانەی کە مسلمان و ئەوانەی کە خواپەرستن هەژارن بە پێچەوانەوە ئەوانەی کە خەڵکێکن دیندار نین چوزانم کوفرانەی نیعمەتەکەن کەچی بە پێچەوانەوە ئەوان دەوڵەمەنە بن بۆچی مسلمان فەقیرە و خەڵکیش کە ئیلتیزامی نییە بە کوردەکەی دەوڵەمەنە پرسیارێکی بەجێ چەند خاوەنەکەی دیار نییە وەڵا کاک پەیوەند ڕاستە ئەوە ینی پرسیارێکی بەجێشە ئەوە لە ڕاستی دەگەڕێتەوە بۆ حاڵی نەبوونی مسلمانان لە دین و دەگەڕێتەوە بۆ کەچفەهمی و کرچ و کاڵی خۆیان تەماشا بکە ئێمە دوو لە پێغەمبەرانی خوابان هەن سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ دەزانین کە حکمڕانیش بوون و پێغەمبەریش بوون داود و سولەیمان عەلەیهیمە سەڵات وەسەلام خوای پەروەردگار باسی داود دەکا کە کۆمەڵێک موعجزەی پێداون ئاسنی بۆ نەڕب کردووە باڵندە وەختێک کە مناجاتی لە خزمەت خوادا کردو باڵندە لەگەڵ یان گوتوتەوە چیاکان لەگەڵ یان گوتوتەوە نەک دەنگ بدەنەوە وەکوم لە تەفسیری سوورەتی ئەلەنبیا باسم کردووە ئەگە دەنگدانەوە بێ هەر کە ڕەشوانێک هاوار کە چیا دەنگ دەداتەوە ئەوەی معجزە نییە هەر بەرجددی چیاکان لەگەڵ یان گوتوتەوە باڵندە لەگەڵ یان گوتوتەوە و ئاسنی بۆ نەرم کردووە وەئەلەننا لەهو الحەدید کە دێتە سەرباسی سولەیمان عەلەیهی سەڵات وەسەلام سولەیمان هەر خوا زۆر معجزەی پێداون لە زمانی باڵندە تێگەیشتووە لە زمانی زیندەوەران مێرولە تێگەیشتووە جندی بۆ مسەخەر بووە بای بۆ دەستەمۆ بووە پێغەمبەری خوش بوون بەڵام حکمڕانیش بوون
خۆ خاوەنی مولک و سەڵەتەنەتنیشی زۆریش بوون. وخوای پروردگار باسی ئیبراهیم دەکات دەفەرمی و ئاتەیناه مولکا عەظیما. ئیبراهیم زۆر دەوڵەمەند بووە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ. کە دێنە سەر هاوڵان خوالیان ڕازی بێت. ئەو بەکری سەدیقمان هەیە، عوثمانی کوڕی عەفان، عەبدوڕەحمانی کوڕی عەوف، کۆمەڵێک لە هاوڵان هەر لە ڕۆژگاری پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام زۆر دەوڵەمەند بوون. و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی هیچ کەس لە هاوڵێتیدا و لە ماڵ و سامانیدا بە ئەندازەی ئەو بەکر سوودی پێ نەگەیاندووم، چاکەی لەگەڵ نەکردووم. ئەو بەکر ئەو کەسە بوو کە کۆمەڵێک لە کۆیلەکانی کە کافرەکان دایانسەوسان و لە مەکە ئازادی کردن. یەکێک لەوانە بیلالی حەبەشەیی، زەنیرە، نەهدیە، کۆمەڵێک لە پیاوان و ئافرەتان. جا بابی دەڵێ ئەبوو قوحافە پێ دەگوت ڕۆڵە تەماشا دەکەم تۆ زیاتر ئەوانە ئازاد دەکەی کە بێهێزن، چەسا و بێهێز و ئافرەت و ئەوانن، ئەتۆ کە هەر ئازاد دەکەی ئەو کۆیلانە ئازادکە کە دوای بتوان بەرگری تێ بکەن بە شان و شەوکەت بن. ئەویستی بابە من کارەکە بۆ خوا دەکەم، بۆ خۆمی ناکەم تا بزانم دوای چێ بە کەڵکم دێ. ئەمە تەماشا دەکەم ئەوانە لەبەر بێهێزن زیاتر دەسەوسێندرێنەوە، بۆی ئەوان ئازاد دەکەم. هەروەها عوثمان خوا لێ ڕازی بێ کە سەر و سامانێکی زۆری بووە لە جەنگی تەبوکدا ئەوەندە دەبەخشێ هەتا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ما ضەڕ عوثمانە ما فعل بعد اليوم. لەمە دووە عوثمان هەر شتێکی بکات زیانی پێ ناگەیەنێ، زانیوێتی وا ئاگاداری کردوەوە کە کاتێک دێ خەڵکێک بەهانەی پێدەگەرەوەی هەڵدەگەڕێنەوە کە کەمێک ڕەنگە حەقیان بەدەستەوە هەبێ بەهۆی کەوتنە تەمەنی عوثمانەوە و بەهرەی خراپوەرگرتنی هەندێک لە خزب و دەوروبەری، بەڵام ناحەقی زۆریشی تێدا هەبووە. جا پێغەمبەر سەڵڵەڵاهو ئەوەی پێشبینی کردووە، فەرمووی عوثمان لەمە دوو هەر شتێک بکات زیانی پێ ناگەیەنێ. بۆ چونکە وا لە تەنگاندا دەفرێ ئیسلام موسڵمانان هاتووە، ئەگەر هێندێک وردە هەڵە کەم و کوڕیش هەبن کەس پارێزراونێ لە هەڵە زیانی پێ ناگەیەنێ. کەواتە ئەوە کە مسلمانان و ئەوەش ڕاستیش نییە، یعنی چی مسلمانە فەقیر و نەدار و هەژار بێ و هەرچی دەوڵەمەندی سوالکەری زۆریش دەبینین کە کافر بێ بڕواشە بڵێم بێ بڕوای سوالکەری زۆر دەبینین و مسلمانی دەوڵەمەندی زۆریش دەبینین، ملیار لێرن و ملیۆن لێرن. جا خوا بکەم ئەو ملیار لێری و ملیۆن لێریان پارەی حەڵال پەیداکە بکاسبی بە ڕەنجی شانی خوان ئەوە زۆر باشە. ئەمما ئەگەر لە پەنای دەسەڵاتدارانی گەندەڵدا بە مشەخۆری پێگەی بن ئەوە دیارە بای فلسەکە هیچ نییە، بۆ دنیا و قیامەتیان مای عیبداری و شەرمەزاریە. بەڵام ئەگەر مسلمانانێک هەبن وا حاڵی بوو بن کە پێویستە چاوێن لە دەستی خەڵک بێ و نابێ کەسابەت بکەن، نابێ ڕەنج بدەن، لە ڕاستی لەوە کەسفەهمی خۆیان لە دین حاڵی نەبوون. لە بنەماکان وزایی حتمما جەنابەت دەپرسی دوایی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پەنای بەخوا گرتووە لە کوفر و لە فەقر، اللهم إني أعوذ بك من الفقر والكفر، هەژاری و کوفری پێکەوە باس کردووە. کەواتە لە ڕاستیدا ئەوە کەسفەهمی ئەو مسلمانانەیە کە بەهۆی چاک تێنەگەیشتنیان لە دینەوە و هاوسەنگی ڕانەگرتن لە نێوان دنیا و دوا ڕۆژدا خۆیان تووشی نەداری و هەژاری و ئاتازی و چاو لە دەستی ئەو بوون کردووە. باشە مامۆستا، لە خاڵی سێمە هاتووە ئەو شتانەی خەڵکی بەگشتی پێویستی پیانە نابێ بکرێنە مڵکی تایبەت. هەڵبەت مامۆستا ئەمە بابەتێکی گرنگە و لە ڕوانگەی کۆمەڵناسیشەوە ئێستا نەک هەر ئەو شتانی کە مرۆڤ پێویستێتی وەکو مەتەریاڵ ئەو شتانی کە پێویستن بۆ ژیانی ئاسایی ئینسان. ئێستا شتێکی کە هەیە لە بواری معنەوی هاتاویش پێگوترێ مامۆستا ڕووبەری معنەوی یاخود ڕووبەری گشتی. ئێستا بۆ نمونە لە ئیعلامە شتێکەیە پێگوترێ فەزای گشتی یاخود پێگوترێ ڕای گشتی. جاری وایە کۆنتڕۆڵکردنی ئەمانە ژیانی دەبێت بە شتێکی دەبێت بە گرفتێکی گەورە لە ژیانی ئینسانەکانە. با بزانین ئیسلام چی بە مڵکی گشتی ئەزانێەوە ڕێگری لەواکە کە ئەمانە ببن بە مڵکی تایبەت. هەموو ئەو شتانەی خەڵک بەگشتی پێویستی پێویستیان پێیانە ئەوانە دروست نییە بکرێنە مڵکی تایبەت. دیارە هەموو ئەو شتانە لە سەردەمی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام وەکو ئێستا نەبوو کۆمەڵگا، نەوت بەکار نەهێنراوە، کارەبا نەبووە، ینی سیارە نەبووە، ینی زۆر شتی کە ئێستا بەکار دەهێنرێن ئەو کاتە مرۆڤ هێندە بەرەو پێش نەچوە لە ژیانی مادیدا لەو شتانە بەهرەمەند بێ. تیشتی خۆر بەهرەی لێوەرنەگیراوە، با بەهرەی لێوەرنەگیراوە نیە. ئێستا وانە هەمووی تەمەن سەرچاوی وزن. هەندێک شت هەبووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام
کە خەڵک بەگشتی پێویستی پیان بووە فەرمیوتی ئەوانە خەڵکتیان دەهاو بەشە فەرمیێتی بۆین لە سونەنی ئەبوو داود داهاتووە ثلاث الناس فيهم شركاء الماء والكلأ والنار سێشت خەڵکتیان دەهاو بەشن ئاو لە وەرگا و ئاگر هەروەها هەر لە سونەنی ئەبوو داود داهاتووە کە پرسیار لە پێغەمبەر کراوە عەلەیهی سەڵات وەسەلام ئەی پێغەمبەری خوا ئەو شتە چییە کە خەڵک بەگشتی پێویستیان پێویستی نابێ کەس دەستی بەسەردا بگرێت فەرمیوتی ئەلما دوایی دووبارە ئەو هاوڵە دووبارەی کردوتەوە ئەی پێغەمبەری خوا چی دیکە شتێک کە دەبێ هی هەموو لایەک بێ و کەس دەستی بەسەردا نەگرێت فەرمیوتی ئەلمیلح کەواتە پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم چوار شتی ڕوون کردوونەوە ئاو لە وەرگا ئاگر خوێ ئەو چوارە ئەو کاتە هەموو خەڵک پێویستی پێیان بووە تەمە کە فەرمیوتی ئاگر هەر ئاگرکردنەوە نا یعنی ئەو شتانی کە دەبنە سوتەمەنی مەبەستی پێ ئەوانە بووە ئەو کاتە کۆمەلگا وا بۆ کۆمەلگایەکی کشت و کاڵی بووە کۆمەلگایەکی ئاژەڵداری بووە پێویستیان بە لە وەرگا هەبوو پێویستیان بە ئاو هەبوو بۆ ئاژەڵەکان پێویستیان بە خوێ هەبووە بە گشتی پێویستیان بە سەرچاوەکانی ئاگر هەبووە بەڵام ئێستا بە قیاس و پێوانە بۆ سەر ئەو شتانی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرموون هەر ئەم چوارانەش ئەگەر بێنی وزەی کارەبا پاشان نەوت هەردەچێتە سەر ئاگر خەڵ و زیبەرد تیشتی خۆر ئەمجا ئەوانە هەمووی دەچنەوە سەر وزەی دەچنەوە سەر ئاگر هەروەها هەموو ئەو شتانەی دیکە کە خەڵک پێویستیان پیان دەبێ بۆ نمونە ڕێگاوبان بۆیە جادە و ڕێگەوبان ئەوی جەنابەت دەڵێ مەسەن لە ڕووی معنەویشەوە ئەو فەزای ئیعلامی کە حیزبێک بە پارەی نەوتی خەڵک کە لێی دزیون و لێ هەرزان فرۆش کردوون بە پارەی غازی خەڵک کە لێی دزیون و لێ هەرزان فرۆش کردوون بە پارەی گومرگەکانی خەڵک کە کردوونی بە مڵکی تایبەتی کۆمپانیا شەخسیەکان و حیزبیەکان بە پارەی ئەو باج و خەراجەی کە لە نێو خۆ وەردەگیرێ بەو پارەی کە لە بودجەوە دێ لە بەغداوە دێنێت دەیان کەناڵدادەنێ و خەڵک چەواشە دەکا ئەوەش زوڵمکردنە لە خەڵک دێنێ مەسەرەن دەیان کەناڵدادەنێ کە دەیەوێت ڕای گشتی بەلای خۆیدا بشێنێتەوە و خەڵک چەواشە دەکا ئەوەش زوڵمستەمێکی دیکەی لە خەڵکی دەکا و زوڵمستەم هەرتەنیا لە ڕووی سیاسی و ئەمنی و لە ڕووی ئابووریەوە نییە لە ڕووی معنەویشەوە لە ڕاستیدا لە ڕووی خەڵک چاواشەکردن و خەڵک بەلا ڕێدابردندا ئەوەش هەر زوڵمستەمێکی دیکەیە کەواتە هەموو ئەو شتانەی کورتەکەی هەموو ئەو شتانی خەڵک بەگشتی پێویستیان پێیانە پێویستە بە مڵکی گشتی بمێننەوە و لە دەستی دەوڵەت دابن ئەلبەتە دەوڵەتێکی وانە کە بنەماڵە و حیزب بەسەریدا حاکم بێ وەکو ئێستا دەیبینین نا دەوڵەتێک کە فعلەن لە بەرامبەر هەموو هاوڵاتیاندا خۆی بە بەرپرسیار بزانێ بە یەک چاو تەماشای هەموو لایەکە و هیچ حیزب و عەشیرەت و بنەماڵە و کەسێک ئیمتیازی نەبێت لە حکوومەتەدا ئەمر و نەهی نەبێ بەسەری وەزیرێک و بەسەر بەڕێوەبەرێکی گشتی و بەسەر هیچ دام و دەستگایەکی حکومیدا بۆ هەمان وەکو یەک بن دەبێت بەدەست دەوڵەتێکی ئاواوە بێت حکوومەتێکی ئاوا بێ هەموو ئەو شتانی کە خەڵک بە گشتی پێویستیان پیانە باش مامۆستا لە خاڵی چوارەمە هاتووە پارێزگاری لێکردنی سەرچاوەکانی ئابووری هەستەکەم ئەم خاڵە پەیوەندیدارە بە زیادە ڕۆی و بە فێڕۆدان و تەنانەت گەندەڵیشەوە بابزان گرنگی ئەم خاڵە بۆ بابەتی ئابووری چیە مامۆستا ینی پارێزگاری لێکردنی سەرچاوەکانی ئابووری تەوان ئەگەر مڵک و ئێستا بە زۆری پارەی نەقدینەیە وانە ئەگەر ئاژەڵە ئەگەر دار و درەخت و پاوان و ئەوەیە ئەگەر نەوتە ئەگەر غازە ئەگەر هەر شتێکی دیکە هەیە کە دەبێتە سەرچاوەی دارایی پێویستە ئەو سەرچاوانە پارێزگاریان لێ بکرێ بە دوو شێوە یەکەم دەستیان بەسەردا نەگیرێ نەکرێنە مڵکی تایبەت وەکو دوێنێ شەو باسییان کە گوتیان بۆ ڕێکی نەوت 4 مانگە کون کراوە و 3 نەفەریان گرتوون 3 نەفەر
خەڵکی دیەکە گوتویانە شەوانە چەندان تانکەرمان بینی و جاوی سێ نەفەرانە مامۆستا لەسەر جادەکەش بوو ینی بەڵێ بەڵێ هاتوشێ پیاوە جاوی سێ نەفەرانە ئەوە بزانت چ سێ نەفەری چی هەم ساق تانکەرانە ئەوە بزانت چ بەرپرسێکی گەورەی حوت کە بەوەندە ئیکتیفای نەکردو ئەوەی بە ئاشکرا دەیدسێ بە دزیش هەرویسوێتی بدسێ ئەوە دەبێەوە ئەوە بکرێ جاشتی وا زۆرە بە هەر حاڵ مەبەستم یەکەم دەبێ دەستیان بەسەردانەگیرێ لەلایەنی هیچ کۆمپانیایەک هیچ گروپێک هیچ بنەماڵەیەک هیچ تاچێکەوە یەک دوو پێویستە گەشەشیان پێ بدرێ ئێستا ئەم وڵاتەی ئێمە کاکە پەیوەندیان ئەگەر تۆ تەماشا بکەی جاری کەش هەر باسمان کردووە ئێمە خاوەنی دەتوانین خاوەنی بەرهەمی زۆر بەرهەمی خۆماڵی خۆمان بین لە ڕووی ئاژەڵداریەوە لە ڕووی کشت و کاڵەوە ئێمە زەویەکمان هەیە کە کانزا و معادینی تێدایە زەویەکمان هەیە بە کەڵکی کشت و کاڵ دێ بە کەڵکی ئاژەڵداری دێ ئاوی شیرینمان هەیە زۆر لە وڵاتانەی کەندا و عەرەبی و زۆر لە وڵاتانی دنیا دەبێت ئاوی شیرین پەیدا بکەن ئەوەکەیان هەموو سوێرە یان دەبێت سوێرەکە بکەن بە شیرین یا هەردەی پەیداکەن بیکڕن ئێمە ئاوی شیرینمان هەیە ئەموو ئاوە شیرنە ئەمجا گڵمان هەیە ئاومان هەیە نەوتمان هەیە غازمان هەیە چیامان هەیە دار و درەخت و گژ و جاو لەوەڕمان هەیە ئێمە زۆر شتمان هەیە دەبێ ئەوانە دەبێت گەشەی پێ بدرێ و دەبێت خزمەت بکرێن جا لە فەرمایشتەکانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام زۆر هاتووە کە بۆ وێنە فەرموویەتی هەر کەسێک درەختێکی سەوز بشکێنێتەوە خوا سەری لە جەهەنەمێ دەشەقێنێ یان فەرموویەتی هەر کەسێک بۆ وێنە بەلای کۆمەڵێکدا ڕۆیشتە باڵندەیەکیان داکردووە بە نیشانە فەرموویەتی نەفرین لەو کەسە بێت کە باڵندەیە بە زیندوی دەکا بە نیشانە جا چ سامانی ئاژەڵی پەڕەوری چ سامانی دار و درەخت چ گڵ چ نەوت چ هەموو ئەو ئەوانە کە سەرچاوەی دارایین سەرچاوەی ئابوورین دەبێت پارێزگاریان لێ بکرێ بە مڵکی خەڵک بمێننەوە خەڵک یاخود ئەوەی کە مڵکی تایبەتە لەسەری فەرز بکرێ و کەسە بە باشترین شێوە بەهرەی لێ وەربگرێ هەروەکو لە سەردەمی عومەری کوڕی خەتابدا خوا لێ ڕازی بێ لالی حەبەشەیی خوا لێ ڕازی بێ مڵکێکی هەبوو عومەر خوا لێ ڕازی بێ بخۆی دای نەدەچاند پێی نەدەکرا فەرمی ئەو مڵکەت داچێنە بیلال وتی ئەوە پێغەمبەر پێداوم عەلەیهی سەڵات وسەلام وتی ئەوەندی پێت دەچێندرێ و پێت ڕەنێ و دێندرێ ڕنەی وێنە ئەگەر ناوی دیکە هیچ تۆ نییە پێغەمبەر سەڵ بۆی نەدای مەحتەریکەی ئەوشتی نا فەرمی نا ئەوەندی بۆ دەکرێبی کە ناوی دیکە ئەوی دیکە لێرە سێن دێدێن بە کەسێ ڕەنێوی بێنێ هەرچەندە لە وڵاتی ئێمەدا بەداخەوە کە خاوەن سەرۆت و سامانە حەرامەکان زۆربەی زەوی کشت و کاڵیشیان هەموو داگیر کردو هەمویان کرد بە ڤیلا و خانوبەرەکە کابرا ساڵە داخوا چەند ڕۆژێ بچیان نەچێت خەڵکی دیکە زەقەی چاوێتی بەڵام بەستەمە دەبێت سەرچاوەکانی ئابووری پەیوەندیان بە هەرشی ژێر زەوی بن سەر زەوی بن هەمووی دەبێ پارێزگاری لێ بکرێ و دەبێ هەوڵ بدرێ بە باشترین شێوە بەهرەی لێوەربژێت چه بەدەستی تاچێکەوە بن چ مڵکی گشتی مابنەوە مامۆستا لە خاڵی پێنجەمە هاتووە گەرینجیدان بە کار و کاسبی و سەرجەنشکردنی سوال و چاو لە دەستی خەڵک بوون دیارە ئەم خاڵە پەیوەندی بە هەندانەوە هەیە و خەڵکی هانەدات لە جێوی کە دەست بۆ سوالپان کاتەوە دەستی بەکار بێنە بە کار و کاسبی پرسیارەکە ئەمەیە مامۆستا لە ئیسلامدا سوالکردن سەرجەنشت کراوە یاخود ئەو کەسانی کە سواڵەکەن وەکو مرۆڤ کەسێکی باوڵێن من بووز و باوڵێن سەرجەنشت کراون کاک پەیوەند ئەوانە کە سوال دەکەن بە ناحەق هەڵبەتە چونکە حەدیسی پێغەمبەر هەیە عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ هیچ کەسێ بۆی نییە داوای ماڵ و سامان لە کەسێ بکە مەگەر لە سێ حاڵەتدا نەبێ دەفەرمێ کەسێک کە سوڵحێکی کردووە پارێکی کەوتوتە سەرشان بۆ ئەو خوێنە بیکرسێنێتەوە چی دیکە خەڵک یەکتر نەکوژێ ئەوە بۆی هەیە داوا بکە بڵێ کاکە من کەوتمە بنباری سوڵحێک و کەسێک کە هەژاریەکی هەبێت زۆر نەدار بێ و کەسێکیش کە قەرزدار بێ ئەو سێ
ئەمە وەسا کەسێک کە نەخۆشیێکی هەبێت نەخۆشیێکی جا تا عرضەکەم ئەوش هەدەچێت و قاڵبی هەژاری یا دەچێت و قاڵبی قەرزاری بە ڕازێک هەیە مەسەلەن نەخۆشە دوایی ناچار دەبێت کە پارە قەرزکە بۆ چارەسەری نەخۆشیەکەی خۆی یاخود یادێ بە نەخۆشیەکەی بتلێتەوە یان دێ پارە قەرزکە ئەوش هەمان حکمی هەیە جا تەماشا بکە پێغەمبەر صلی الله علیه و نمونە وسیانە هێناوەتەوە داواکردن کەواتە مەجالێکی تێدا هەیە بەڵام لە کاتێکدا کە ئاوە یا قەرزدار بێ یا هەژار بێ هەرچەندە هەوڵیشی داوە بەڵام بەدەستیەوە نەهاتووە یا ماڵ و منداڵێکی زۆری کەوت بە مللا کەوتووە یا خوسڵحێکی کردووە و تووشی قەرزداری بۆ بۆی کە خوێنێک کۆتایی پێبێنێ بەڵام لە فەرمایشتەکاندا سەرزەنشتی ئەو کەسانە کراوە بەبێ بە ناپێویستی داوا دەکەن هەتا پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام فەرموویەتی لا يزال المسألة بأحدكم حتى يأتي يوم القيامة وليس على وجه مسعة لحم داواکردن لەگەڵی یەکتاندا دەبێتە خوو هەتا ڕۆژی قیامەت دێت دەموچاوی گۆشتی پێوە نەماوە کوردەواری خۆمان دەڵێن فڵان کەس زۆر بە چاوەڕوویە یان دەڵێ فڵان کەس وەڵا کاکە بڕووتەنکە ینی کە دەفەرمی گۆشتی بەدەم و چاوە نەماوە دەگونجێ هەر بەڕاستی هەر بە مەبەست پێ ڕواڵەتی تعبیرەکە بێت دەشگونجێ مەبەست پێ تعبیرێکی معنەویە ئەمە واتە ئابڕووی زۆر چووە هەروەها پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام فەرموویەتی لأن يأخذ أحدكم أحبوله فيذهب إلى الجبل فيحتطب خير له من أن يسأل ناس أعطوه أو منعوه تماشای تمام صحيح بخاري مسلم داتو ئەگەر هیچێک لە ئێوە پەت و گوریسەکانی خۆی هەڵبگرێ یعنی وڵاغ یا کۆڵی کاتی خۆی وابووە بچێ بۆ چیاب کۆڵەدارێک بێنێ چیلکەیەک بێنێ بیفرۆشێ باشتر لەوەی کە داوا لە خەڵکەیان دەیدەنێ یان نایدەنێ پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام زۆر پێی ناخۆش و خەڵک داوا بکە و زۆر خەڵکی هانداوە لەسەر کار و کاسبی ڕۆژێک کابرای دێ بۆ خزمەتی لە سونەنی تەبەڕانی داهاتوو دێ بۆ خزمەتی داوای لێ دەکا پێغەمبەریش عەلەیهی الصەلاة وەسەلام دەفەرمێ بۆ داوا دەکەی دەڵێ هیچم نییە دەفەرمێ لە ماڵی هیچ کەلوپەلی زیادتان نییە ویش دەڵێ با شتێکمان هەیە ڕای دەخەین و قاپێکیشمان هەیە گەورە دیارە و دووشت ئەو دوان زیادە بوون دەفەرمێ بۆم بێنە بۆی دێنێ دەفەرمێ چێ ئەو دوانەی دەوێن ئیدی بۆی دەفرۆشێ بە 2 درهم بەو 2 درەمە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ بچۆ بە یەکێکیان گوریسێک بکڕە بە یەکێکیان تەورێک بکڕە بیورێک ئەمجا بەدەستی خۆشی دارەکەی بۆ لە بیورەکە دەبڕێ دەفەرمێ ئەوە بیور ئەوەش گوریس دەبێ هەرچی دەبێ و کاتە بچۆ بۆ چیا داران بێنە بەڵام تا 3 ڕۆژە تا هەفتەیەک نەدبینمەوە یا تا مانجێک لە چەند ڕیواتێک دەهات دەچێت دوایی دێتەوە دەفەرمێ چیت کرد دەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بایی ئەوەندە دارم هێناوەندە درەم دەبێ 15 دەبێ کەلوپەلم بۆ ماڵی پێکڕ ئەوەندەشم پێماوە دەفەرمێ ئەوە باشتر نەبوو لەوەی چاو لە دەستی خەڵکی بکەیت یعنی ئەمە چی لێ وەردەگیرێتەوە ئەمە بەڵێ هەڵسوکەوتێکی شخصیە بەڵام ئەمە ئەوەی لێ وەردەگیرێکە پێغەمبەر صلی الله علیه وسلم سەرۆکی دەوڵەت ئەوەی کردووە کەواتە دەوڵەت بەرپرسیارە لە دۆزینەوەی کار بۆ بێکاران و هاندانیان و ئیشیان بۆ بدۆزێتەوە و ینی وا بکە کە تەمبەڵ دانەنیشن هەرچەندە ئەم وڵاتی ئێمە خەڵکێکی زۆر فێری تەمبەڵی کراوە من خەڵکم بینیوە لێرە ئامادەنی هێندێک ئیش بکە بەڵام لە وڵاتان ڕەنگە ئیشی زۆر سوکەڵە بکە قاب بشوە لە چێشتخانەیەک بۆ لە وڵات خۆت نایکێ کاکە پێی عیبە ئەوانەوە خەڵکیان وە بە کەش و فش کردووە وا فویان لە خەڵکی کردووە هەموو وشانەی دیکە ئێستا تەنها کرێک ئەوانەی پاک و خاوێنی دەکەن هەموو هی بەنگلادێشی و هی نازانم فیلیپین و کوێ بۆ خەڵکی خۆبانەوە نەکە ئەمە خەڵکم لە سوید و نەرویج بینیوە پیاوی سوروسپی و جوان و ڕێک و ئەوەیان دەکرد گوتم ئێوە هەر خەڵکی ئێرە وتیان بەڵێ گوتم ئەوە چۆنە خزمەتی وڵاتی خۆمان دەکەین ئەوە پیاوەتیە ئەوە موسڵمانێتە کاکی خۆم ئەمما چ بکەم خەڵک وا هەوایەکی دەکەی خراوەتە کەلە و خەڵک وا حاڵی کراوە کە عیبە کار بکەی بەڵام عیب نییە سوال بکە دوای بکەوێتە گۆڕێ چاوی لە دەستی ئێمە ئەو بێ مامۆستا چەند خولەکێکی کەمم ماوە بە پرسیاری خاڵی شەشەمیش بکەم لە خاڵی شەشەمە هاتووە
کارەمەی و دەستڕەنجینی لە کار و پیشەدا. حەزەکەم بزانم ئەم خاڵە مەبەست چییە و خۆشم پرسیاری ئەو بکەم کە ئایا ئەمە چەندێک پەیوەندی بە خۆشەویستی کارەوە هەیە، یان ئێستا کەسی وایە عاشقی کارەکەیەتی زۆر بە جوانیەکە بە ئیتقانێکی باشەوەیکە هەشەوەکو بێگار ینی سەیری کارەکە تا چەند ئەمە پەیوەندی بەمە کاک پەیوەندجارێ خوا سبحانه وتعالى بەگشتی دەفەرمێ و ئەحسینوا إن الله يحب المحسنين. چاکەکار بن، خوا چاکەکارانی خۆش دەوێت. زۆر کەس وازانێت چاکەکار هەرەوەی کە خێر و سەدەقە بکەین. نا، چاکەکار بن واتە کارێک کە دەیکەن بە چاکی بیکەن. محسن واتە چاک ئیشکەر، کارێک کە دەیکات چاکی بکە. وبيغمبر عليه الصلاة والسلام لفرمايش تدك لصحيح مسلم دعته دفرمي إن الله تعالى كتب الإحسان على كل شيء، فإذا ذبحتم فأحسنوا الذبحة، وإذا قتلتم فأحسنوا القتلة، وليحد أحدكم شفرته وليرح ذبيحته. دفرمي خوا شاق أنجام داني لسر هوش هيك بيويس كردوه. أجر يشيق لإيوه أعجالشي سربري باجواني سربري، أجر نيسشيريشي كشت باجواني بخوجه. وای لێ نەکاوەکو ماری ژنان کوشتو، یعنی هێندەی زەبەر لێ بدە جوانی بکوژێ بەڕێکی. بایەکێک لێوە کە شتێک سەر دەبڕێت دەفەرمی باش چەقۆکەی تیغەکەی باش تیشکە و با زوو سەربڕاوەکەی ئاسوودە بکە. لێرە پێغەمبەر نمونەیەک دێنێتەوە، نمونەیەک دێن تۆ لە ژیانی ڕۆژانەیاندا کە هیوا هەیە مەسەلەن بە چەقوێک بە تیغێکی کول دەیەوێت ئاژەڵێک سەربڕ خێشە خێش هەم ئاژەڵەکە زۆر عەزیەت دەکا، هەم خۆشی زۆر ماندوو دەکا. لە جیاتیەوە تیغەکە تیشکە جەک جار پێدا بێنە. پێغەمبەر صلی الله علیه و سلم یعنی لە ژیانی ڕۆژانەیاندا نمونەی بۆ هێناونەوە. جا یا کە ڕاویان کردووە تۆ وەختێک نێچیرێک ڕاو دەکەی جوانی بکوژە لە شوێنێکی وای بدە کە دوای گۆشتەکەی وانە بێت هەموو بێکەڵێک بێت وانە. هەروەها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه. ئەم فەرموودەیە لە سونەن داهاتووە. دەفەرمێ خوا حەز دەکا یەکێک لێوە کارێکی کرد بە ئیتقان بیکا، بە وردەکاری بەڕێک و پێچی. جا ئەمە بۆ هەموو شتێ دەگەڕێتەوە. هەر کارێک کارمەندێکە لە فەرمانگەیەکە، ئەندام پەرلەمانێکە پەرلەمانتارێکە لە پەرلەمانەکەیەتی، وەزیرێک، بەڕێوەبەرێکی گشتی، کارمەندێک، جوتیارێک، کرێکارێک، قوتابیەک کە دەخوێنێ، هەر کەسێک کارەکەی خۆی بەڕێکی بکە. ئەوەی کە جەنابەت گوتت ئایا خۆشەویستی ئینسان بۆ کارەکەی تا چ ڕادەیەک دەبێتە هاندەری بۆی بەباشی ئەنجام دەبێ گومان وایە. و ئەگەر ئینسان وا تەماشای کار بکات کە عیبادەتە تاعەتە، ئەو کاتە لە قالبی خۆش دێ و جوانیش باشتر سەعیدیارەکە. ئەو چۆن نوێژەکەی دەیە بە پوختی بکە، ئەگەر لە چێڵگەدا کار دەکا، ئەگەر کارێکی پیشەیی دەکا بۆیە فەڕش دەچنێت هەرچەند ئێستا بەداخەوە ئەو ئیش و کارانەی کە خەڵک دەیکردن زۆر بێڕمێن بوون، نەیان هێشتوون، کارگای خۆماڵیەکان هیچی نەمان. جا کەسێک کە ئەو کاری کە ئەنجامی دەدا ئەگەر بزانێت ئەوە لەسەری تووشی پاداش دەبێت باشتر لێ وەردەبێتەوە. بۆیە لە ئیسلامدا کاک پەیوەند هەموو جموجۆڵەکانی ئینسان دەخرێنەوە نێو بازنەی عیبادەت، دەخرێنەوە سەر سکەی تاعەت بۆ خوا سبحانه وتعالى. يعني پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ کەفا بالمەرء ئیثما ئەن یضەیع من یەقوت، مرۆڤ ئەوەندە گوناحی بەسە کەسێک کە ژیاندنی عایدی ویە زایە بکە، کەواتە ئەگەر بیشی ژیێنێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی ئەنا وەکافل اليەتیم فی الجەنەتی کەهاتەینی، من و ئەستۆگری هەتیوێک سەرپەرشتیکاری هەتیوێک لە بەهەشدا ئاوایی، کە ئەوە هەر کەسێک ناگرێتەوە کە منداڵی غەیری خۆی بەخێو دەکات، بەڵکو دایکەکەش دەگرێتەوە، ئەو دایکەی کە منداڵەکانی بەخێو دەکات. جا ئەگەر ئەوە وا دەکات کە مرۆڤ عیش علاقەی بێ بەکارەکەی خۆی کە بیبەستێتەوە بەخوای پەروەردگارەوە کە لە ڕاستیدا لە ئیسلامدا هەموو شتێک دەبەسترێتەوە بەخواوە، دەبەسترێتەوە بە شەریعەتەوە. هەر کارێک دوو مەرجی تێدا بن بە عیبادەت لە قەڵەم دەدرێت. یەکەم بە پێی شەرعی خوا بێ، دوو مەبەست پێی وەدەستێنانی ڕەزامەندی خوای پەروەردگار بێ. بۆیە من وەکو پندێک دامناوە دەڵێم عادەتەکان بە نیەت دەبن بە عیبادەت، عیبادەتەکان بەبێ نیەت دەبنەوە بە عادەت. یعنی هەرچی عادەتەکان چاک و چۆنیە، هەڵس و کەوتە، سەردانی یەکدیە،
قسەی خێرە لەگەڵ خەڵکدا سوڵح و سەلاحەتەوە هەموو کاروباری کۆمەڵایەتی و دنیاین ئەوانە بەنیەت هەموو دەبن بە عیبادەت بەڵام کەسێک نوێش بکات لە بەرچاوی خەڵک بۆ ڕێبازی عیبادەتەکەی لەبەرەوەی نێتەکەی خراپە لێ دەبێتەوە بە عادەت. مامۆستا ئەڵقەیشمانە هەفتاوێکیشمان کۆتایی هات 5 خاڵمان ماوە لە بنەماکانی ئابووری ئیسلامی ئەوە دەبێت هەڵگرین بۆ بەرنامەی ئایندا بۆشم ئەڵقەیشمانە هەفتا و دوو تەمەەن باقی بێ ئینشاڵڵا ئیشتەوە دەکەین ئینشاءڵڵا ئینشاءڵڵا بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەماڵقەیش تاکو بە گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێ